لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سلامەتان لەبێ خۆشحاڵم ئێوارێش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵگیری کۆمەڵێ کێشە و کەیسی سیاسی و نەتەوەی و مەزهەبی جیاوازە. جیاواز لە هەر ناوچەیەکی دیکەی جیهان ناوبەناو چاوەڕوانی تەقینەوەی ئەم کێشە و گرفتانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت. بەڵام لە ماوەی دووسێ مانگی ڕابردوودا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و هەسەرەڵدانی ئەم ڤایرۆسەوە ئەم کێشانە تا ڕادەیەک چوونە سڕی ینی متبوونەوە. بەڵام لەگەڵ ئەمەشدا هەر چاوەڕوانی تەقینەوەی ئەم کێشە و کەیسانە هەر دەکرێت. پرسیارەکە ئەوەیە ئەم کەیسانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان ئەم گۆڕانکاریانەی کە دەبێ بکرێن کە نەکراون چارە نووسێکی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێبێت. لا گەرما و گەرمم ئێوارەدا باز لە گۆڕانکاریە سیاسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین. بەڕێز جەبار محەممەد سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسەکان لە ستۆدیۆ لەگەڵمدا، هەروە بەڕێز بەرهەم کەلهوڕی وەکو چاودێری سیاسی لە هەولێرە لەگەڵمدایە. بەخێر بێن بۆ گەرما و گەرم. بەڕێز جەبار لە جەنابتەوە دەست پێ دەکەم. لە ڕابردوودا دەوترات ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر کۆنتترۆلی ئەمریکادا، واتە بۆ مانایی کە ئەمریکا بەتەنها خۆی کارکتەری ئەم کێشانەی و هەمووی لەژێر دەستی ئەودایە. پرسیارەکە ئەوەیە ئێستاش هەر بە هەمان ڕیتم ئەبێ بڵێن هەر لەژێر کۆنتترۆلی ئەمریکایە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس و جەژنە پیرۆزەش لە تەواوی بینەران و جەناب و میوانە بەڕێزەکەمان لە هەولێری شەکەم. ئەتوانین بڵێن ئەمریکا یعنی دوای ئەوەی کە لە بلۆکی شەرقی ئەڕۆخەیە تا قوتبی و ئەمریکا و بە تایبەتی فۆکۆیاما باسی بردنەوەی لیبرالێت و تا قوتبی و دەستگرتن بە فکرە و ئەو نەهجەی کە بە تایبەتی ئەمریکا تەمسیلیەکە، یعنی جۆرێک لە ئامادەکاری هەبوو بۆ ئەوەی ئەمریکا وەکو تاکە هێز کۆنتترۆلی تەواوی جیهان بکات. دواتر ئەتوانین بڵێن سڕاعی شارستانەتەکان بە جۆرێکی کە خۆی نمایش کردەوە لە بەرامبەر ئەوەی کە ئەو تا قوتبێ بەو دەست بڵاوێ نەتوانێت لە سیستمی جیهانیە پەل بەهاوێژێ. بەهاری عەرەبی و تا ئەگەینە سووریا ئەمریکا باڵادەست و ڕۆڵی کاریگەر و یەکلاکەرەوەی هەیە. بەڵام لە شەڕی سووریایە ڕووسیا بە تایبەتی دوای ئەوەی ئێران هاوکارێکی سەرسەختی سووریا بوو بۆ ئەوەی ئەو ڕژێمە نەکەوێ و ڕووسیاژ وەکو پێگەیەکی یاوەکو ژیاننەوەی پێگەی خۆی لە هاوکێشە نێودەوڵەتەکانە حەزورێکی بەردەوام و کاریگەری هەبوو. ئیتر ئەتوانین بڵێن سەرەتای دەستپێکی دروستبوونی چەند هێزێکە کە هاوشانی ئەمریکا و نێڵن ئەمریکا تاگڕەوانە لە سیستمی نوێی جیهانیە وەک خۆی ئەعلانی بۆ کرد بە وەگەڵێ بەو پەڕی مرتاحیە و بتوانێت ئەزیندەکانی جێبەجێ بکە. هاوشانی ئەمە هێزێکی زەبەلاحی وەکو سین کە بە خشکەی وەک ئەوتێ ڕێگەی حەریری تازە کە بەناو بەحر و بەناو زەویەکان لە ئاسیای سوغرا ئەبەسرێتەوە بە ئەوروپا و زۆرێک لە وڵاتەکان لەم ڕێڕەوە بە ئەفریقاشەوە ئەکەوێتە سەر ڕێڕەوەکەی. یعنی ئەتوانین بڵین ئەو شێوازەی کە باز لە تا قوتبی لە تاکزلهێزی ئەکرا ئێستا وردە وردە مەلامحەکانی یا ڕنگ و ڕواڵەتی دەرکەوتووە و ئەمریکا ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێ و لەوەش کاریگەرتر کە ئەم فکرەیە یاخود ئەم بۆچوونە ئەچەسپێنێ مەسلەی هاتنە پێشەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو تەنگەژەیە کە دروستی ئەکا، چونکە یەکێک لەو کێشمەکێشانی کە ئێستا هەیە یعنی جۆرە لە باسی موئامەراتەکرێ ئایا ئەم موئامەرەیە ئەمریکا دژی سین کردوێتی بۆ ئەوەی ئابووری داتەپێنێ یاخود پێچەوانەکەی ڕاستە سین ئەمەی کردووە بۆ ئەوەی ئابووری ئەمریکا و شڵەژانێک لەو سیستەمەی کە هەیە و ئەمریکایە لە دوای بەهاری عەرەبیەوە ئەم دەستەواژەی هاتنە پێشەوەی جەمسەرەکانی دیکە دروست بووە بەتایبەت تۆرە ئەماژە بە سووریادا. ئەنی بۆ ئێمەنیژت کرێ بڵێن حاڵەتێکی لەو جۆرە هەبوو لەگەڵ دەرکەوتنی حوسیەکاندا؟ خۆی کێشەی یەمەن کێشەیەکی زیاتر ئەتوانم بڵێم هەرێمایەتیە. ململانەی ئەمریکا وەکو تاکە زلهێزێک لەگەڵ هاوپەیمانەکانی کە زۆربەی وڵاتە عەرەبیەکان و یا باشتر وایە بڵێن بە تایبەتی ئەو وڵاتانەی کە سونە نشینن مەترسیان لە تەشەنەسەندنی هێزێکی هەرێمایەتی و کۆماری ئیسلامی ئێران هەبوو کە ئەوە حەزوری هەیە لە سووریا، لە عێراق، لە لوبنان و ئەوەی ئەمەنیش بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر ڕاستەوخۆش نەبێ بە ناڕاستەوخۆ لە بەرەوەی ئەنساڕوڵڵا وەکو مەزهبێکی شیعە ئەکەوێتە جۆگەلەی هێزەکانی ئێرانیەوە. بۆیە ئەمەش وەکو هەرێمایەتی ئەتوانین بڵێن ئێران ڕۆڵێکی هەرێمایەتی هەیە، بەڵام لەسەر ئاستی دەولی ناتوانین بڵێن ئێران تەحەکومەکە وەکو سین
کە زەبەلاحێکی ئابووری هەیە وەکو رووسیا کە ئێستا وەگەڵ گەشانەوەی لە هێزی سەربازی و لە قووەی اقتصادی ئەتوانین بڵین لەگەڵ سینە ینی زۆر سەرسەختانە چێبەرکەی ئەمریکا ئەکەن و لەوانەیە لە داهاتوویەکی نزیکە ئەمە زیاتر بەرجەستە ببێ کەوە گوتم لە سووریا ئەتوانین بڵین قازداگرتنی رووسیا بوو بەوەی هاتەوە سەر گۆڕەپانی سیاسی و ئیسپاتی ئەوەی کرد کە ئەگەر یەکێتی سۆڤێت هەڵوەشاوەتەوە دوو قوتبی نەماوە ئەو رووسیا جارێکی کە ئەوێتەوە مەحفەلی نێودەوڵەتی و ئیسپاتی خۆی بکە و دلیلیش ئەوەیە کە سووریا بە چەندین وڵات بە چەندین هێز ویستیان ئەو ڕژێمە لە ناوبەرن بەڵام ئەوە بیرمان نەچێ ئێران و بە دەرەجەی یەکەمی رووسیا بوو نەیەشت ئەو سیستەمە بکەوێت چونکە لە مەجای حەیەوی رووسیا یەکێکە لە هاوکێشەکان کە سازشی لەسەر ناکرێت. بە پێم شیکاری و باسی جەنابەت بێ کارکتەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جیاتی کەمبوونەوە زیادیان کردووە. ئەمە کاریگەری لەسەر ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت؟ بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر لە نەوەتەکان یا پێشنەوەتەکان باسی دووجەمسەری بکەین کە جەنگی ساردێکێ بوو لە دەرهاویشتەکانی و دوای ڕوخان و سیستەمێکی تازە هاتەکایەوە کە بە تایبەتی لە 2001 بەدواوە کاتێک کە بۆشی کۆڕ بانگەوازی ئەوەی کرد کە سیستەمێکی تازە بەڕێگەوەیەوە پێویستە هەموو وڵاتان بێن دژی ئێرهاب لە ڕیزێکا بوەستن و ئەوەی لەگەڵ ئەمریکا نەبێ کەواتە دژی ئەمریکایە بەڵام وردە وردە دەرکەوتنی هێزێکی ئابووری زەبەلاحی وەکو سین هاتنەوەی رووسیا بۆ ئەوی خۆی بچەسپێنێ لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە سیستمی نوێی جیهانیە کە قسەی ئەوەڵ و ئەخیری هەبێ و بیرمان نەچێ ئێمە یەکێتی ئەوروپا ژێکێکە لەو هێزە کاریگەرانی هەرچەندە بەهۆی دەرچوونی بەریتانیاوە ڕەنگە جۆرێک لە لاوازی دروستکاوە بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆناوە جارێکی کە لاوازەکەی زیاتر ئەکاتکە ئەزمەی اقتصادی زیاتر ڕوئەکاتە ئەوان بۆیە ئەتوانین بڵین چەندین کارکتەری دەولی لە دەرکەوتنایە و سەرەتاکەی بە رووسیا بە سین و ڕەنگە یابانیشێکێ بێ لەو زەبەلاحانەی کە لە ڕووی ئابووریەوە قسەی خۆی هەیە بەڵام هەر کەسە و وەگەڵێ لە بەرژەوەندی و لە منتەڵەقی خۆیەوە ئەڕوانێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکە لەو شوێنانەی ئەگەر بە نەزەرەکانی ماکندەر و نەزەرەی فەزایی و کۆمەڵە نەزەریاتی جیۆپۆلیتیکی جاران هەبوو کەوەی دەستگرێ بەسەر ئەم ناوچیاواتە دەستی گرتو بەسەر هەموو جیهانە ئەمانە جگە لەوەی کە سەرۆت و سامانێکی زۆر هەیە مەبەستیش دەستگرتن بەسەر سەرۆت و سامان هەر ئەوە نییە بۆ خۆی ببا مەبەستیش ئەوەیە چۆن کۆنتترۆل و تەحەکوم بە سعر و بە ئینتاج و بە دەرهێنان و بە فرۆشتنەوە ئەکات. زۆر باشە بەڕێز بەرهەم ئەگەر سەیری ڕووداوەکانی چەند مانگی ڕابردوو کەین دەبینی کە بەهۆی کۆرۆناوە کەیسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرێک لە سڕبوونیان بە خۆیان و بینیوان دێک جار نەبێت کە ناوبەناو لێدوانێک دەدرێت کە پێ ناچێت وەکو جاران کاریگەری هەبێ بگەڕێنەوە بۆ سەردەمی پێش کۆرۆنا چەند مانگێک بەر لە ئێستا تەنانەت گەیشت وە ڕادی تەقینەوە لە نێوان ئەمریکا و ئێراندا لە ئاوی کەنداوی عەرەبی و کەنداوی فارسدا پرسیارەکە وەیە لە دوای کۆتای هاتنی کۆرۆنا ئەم کەیسانە وەکو خۆیان ئەجوڵێنەوە یاخود پێداچوونەوەیکی نوێیان پیادا دەکرێت. بەڵێ سەرەتا ڕێز و سڵام هەیە بۆ بەڕێزت بۆ مامۆستا جەبار و بۆ بینەرانیش و جێژنتان پیرۆز بێت سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت هەمیشە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو بە گۆڕەپانی جەنگ و یەکلاکردنەوەی شەڕی یاخود ململانێ و فەرزکردنی هەژمونی وڵاتە زلێزەکانی دنیا زیاتر من مەبەستم دوو جەمسەرەکەیە جەمسەرێکیان کە ئەمریکا ڕابەرایەتی دەکات ئەوەی کە ئێستا پێ دەڵێن حلفی ناتۆوە ئەوەی تریشان کە رووسیا و چین بەتایبەتی رووسیا ڕابەرایەتی دەکات کە پێشووتر ناوی حلفی وارشۆ بوو هەرچەندە بەم ناونیشانە ئێستادا بوونی نەماوە بەڵام لە واقعدا لە ئەرزی واقعدا بوونی هەیە کە بریتێ لە جەمسەری رووسیا و چین و تەنانەت چەند وڵاتی تریش ئەم هاوپەیمانتران کە بریتین لە ئێران و کۆریای باکوور
من پێم وایە ئەو شەڕ و ململانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە زیاتر جوڵێنەری شەڕەکان و ململانەکان بریتی بووە لە ئەمریکا و لە رووسیا بەڵام ئەوانی تر کە وڵاتی ئیقلیمەکان پێم وایە شەڕی بە وەکالەتیان کردووە بۆ نمونە ئێران لە بری رووسیا لە بری چین هەتا ئێستا ئەم ململانەی کە کردووە دژی ئەمریکا چونکە شتێکی لە قانونی دووەلی و لە علاقاتی دووەلی شتێکی پێی دەڵێن تەوازنی هێز باڵانسی هێز هەمیشە ململانەکان بۆ ئەو بۆ کە چۆن باڵانسێک ڕابگرن لە ناوچەکەدا بۆ نمونە هەر کاتێک ئێران یاخود جەمسەری رووسیا هەستی کردوێت کە هەژمونی ئەمریکا لەم ناوچەیە زیادی کردووە ئەوانیش بە هەمان شێوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ رووسیا ئێرانی هانداوە بۆ ئەوەی لە ناوچەکەدا جموجۆڵ بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش من پێم وایە تا ئەو کاتێک کە بەرژەوەندەکانی هەردوو جەمسەرەکە بەڵانسێک دروست نەبی لەنان ئەو بەرژەوەندی ئەو دوو جەمسەرە بە هیچ شوەیەک ئارامی و ئاشتی و ئاسوودەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست نابێت ئەگەر بۆ نمونە سەرێکی عێراق بکەین عێراق لە ساڵی 2023 دوای ئەوەی کە هاوپەیمانان و ڕابەتی ئەمریکا کە ڕژێمی سەدامیان ڕووخان پاڵپشتێکی گەورە یان لێکرا لەلایەن ئێرانەوە بینیمان کە بە فتوایەکی سیستانی کە داوای کرد کە بەی شێوەیەک ڕوبەڕووی سوپا و هێزی ئەمریکی نەبنەوە بۆ ئەوەی بتوانن بە هەردوو لاواتە بە پاڵپشتی ئێران و جەمسەری رووسیا و لەگەڵ ئەمریکا بتوانن ڕژێمی سەدام بڕوخێنوە ڕوخاندیشان و ماوەیەک توانیان حکوومەت تشکیل بکەن و دەوڵەتێکی ئارام دروست بکەن بەڵام دوای ئەوەی ململانەیەکان بەرەو هەڵکشان ڕۆیشتن و حەز و یاخودویستی زیادبوونی فەرزکردنی هەژمون لەلایەن هەردوو جەمسەرەوە زیادی کرد بینیمان ئەو ململانیانە زۆر بەخراپی بەسەر گەلانی عێراقدا شکایەوە بینیمان چۆن دوای ئەوەی کە ئاخر ئەحداث ئاخر دوا ڕووداوەکان کە ڕوویاندا بریتی بلەوەی کە بڵین ئەو لایەنانی کە سەر بە ئێران بوون چۆن هێرشیان کردە سەر سەفارەتی ئەمریکی و تا ئێستاشی لەگەڵ داوێت ئەو لێکەوتە خراپانی هەروە بوونی هەیە کە ئێستا ئێمە هەستی پێ دەکەن و کاک یوسف دەمویست ئاماژەیەکیش بە شێوەیەکی گشتی بەو ململانیانم بدەم کە لەنێوان ئەمریکا و بڵێن جەمسەرەکەی تردا هەیە کە بە رووسیا و چینە نووسەرێکی ناوی ساموێلە کتێبێکیە بە ناوی پێکدادانی شارستانیەکان کە ساڵی 1996 چاپی کردووە زۆر بەڕوونی ئاماژە بۆ دەکات کە ئەمریکا ترسی هەیە لەوەی کە چین هەژمونی خۆی زیاد بکەوە ببێت بە جێگرەوەی ئەمریکا لە ناوچەکەدا و پاڵنەری سەرەکیشی ئەوە بووە کە چین ئابووری چین بەرەو هەڵکشانێکی زۆر دەڕوات ئەمە بەپێی وتەکانی ئەم نووسەرەیە هەر بۆیش ئەمریکا ترسی هەیە لەوەی کە لەوانەیە ڕۆژێک بێت چین وڵاتی چین هەژمونی خۆی لە ناوچەکەدا فەرز بکە ئەمە یەک لە لێکدانەوەکانە کە تا ئێستاش چین و ئەمریکا تەنانەت لە سەر هەڵدان و بوونی ڤایرۆسی کۆرۆنا شتێکتری پێتاوانبار دەکەن تەنانەت چەندین جار لە لێدوانەکاندا بیستمان و بینیمانە سەرۆک ترەمپ تەنانەت ڤایرۆسەکە با ڤایرۆسی چینی ناودابەرنەوەکو ڤایرۆسی کۆرۆنا لە هەمان کاتیشدا چین وەڵامی ئەمریکای داوەتەوە کە ئەوان دەستیان نەبووە کەواتە نەزەری موامەرە تەنانەت هەندێک نووسری عەرەبیش وەکو تەڵال ئەبوو غەزالێش پاڵپشتی ئەو نەزەریە دەکا کە نەزەری موامەرە و پلانجێری پێدەڵێن و ئەوان بەڕێز بەرەمیان ئەمانە ئەم بابەتە تازانە کاریگەریان هەر لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت ینی پرسیارەکە وەیە زۆر جار دەوترێت دنیای سیاسەتی جیهانی وەک پێش کۆرۆنا نامێنێتەوە ئەنی کەواتە کەیسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سووڕی متبوونان دوای کۆتاییاتنی کۆرۆنا جارێکی دیکە هەمان بابەت دروستە بێتەوە هەمان ململانێ دروستە بێتەوە بەڵێ خۆی کێشەکان هەروەکو جەنابیشت ئاماژەت پێدا تەنها بە شێوەیەکی کاتی کێشەکان وەستێنراون ئەگەرنا ئەو کێشانە تا ئێستا بۆ نمونە ئەو ململانی کە لەنێوان ئێران و ئەمریکادا تا ئێستا هەربوونی هەیە ینی ئەوە نییە بڵێن گەیشتۆتە چارەسەر بەڵام جیاوازی ئەو ململانی زلهێزەکان لە پێش کۆرۆنا و دوای کۆرۆنا ئەوەیە لە پێش کۆرۆنا زلهێزەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بە تەحدید بە دیاریکراوی کردبوو با گۆڕۆپانی یەکلاکردنەوەی ململانیەکانی خۆیان
بەڵام نظری کە باسماکرەوەی کە پێڵەن نظری پلانجەر و معامرە لێکدانەوە ئەوە بۆ دەکەن کە زل هێزەکان جەنگەکەیان ململانیەکانیان بردۆتە دەرەوەی بازنەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد دەڵێ بەردەرگای ماڵی ئەوانیشی گرتوتەوە ئەوە نییە بڵێن ینی تەنها ململانیەکان لە خاچی لە خاچ عراقی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بوونی هەبێت بەڵکو تەنانەت گەیشتۆتە ناو ئەمریکا و گەیشتۆتە وڵاتی چین و خۆمان دەزانین ئەو زاهێرانە زاهێرەیەکی جیهانین ئەگەر هەرچەندە هەتا ئێستا نەسەلمێنراوە بەڕاستی بوونی ئەم ڤایرۆسە ئەمریکا دەستی هەیە لە بوونی یاخوچین بەڵام ئەمە وەکو نەزەریەیە کە تا ئێستا نەزەریەش بریتە لەوەیە کە هێشتا ساغ نەبووەوە بە شێوێکی بڵێن بەڕاهایی 100%. بەڵام ئەوە یەک لە نەزەریەکان و لە بیردۆزەکانە. بەڵێ ئەو تیۆرانەی کە هەبوون لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مێژوودا یعنی چەندیان ساغ بوونەتەوە تا ئێستا؟ من پێم وایە هیچیان ساغ نەبوونەتەوە بەڵام تەنها بە شێوەیەکی کاتی وەستێنراون بۆ نمونە هەروەکو تازە ئاماژەم پێدا ئەوانی کە کارکتەرێکن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەبەستم دەستیان هەیە لە گۆڕینی هاوکێشەکان و لە سەر هەڵدان و بوونی ململانیەکان بۆ نمونە ئێران و ئەمریکا کە زۆرترین دەستیان هەیە لە جوڵاندنی بڵێن هاوکێشەکان نەک تەنها لە عێراق بۆ نمونە لە لوبنان لە بەحرین لەم وڵاتانە دەبینین تا ئێستاش کێشەی نێوان ئێران و ئەمریکا ئەوەی کە زیاتر دەیبەستنەوە یاخود ڕەبتی دەکەنەوە بۆی کە کێشەکە لە هاتنە دەرەوەی ئەمریکا کە بە شێوەی تاگلایەنانە لە ئیتفاقی نەوەوی 5.1 کە ئەمریکا هاتە دەرەوە بە بیانووی ئەوەی کە ئێران پێشەیلی ئەو ئیتفاقی کردووە هەرچەندە لە راپۆرتەکانی ئاژانسی ئەتۆمی جیهانی ئاماژێن بەوەدا کە پیتانی یۆرانیۆمی ئێرانی نەگەشتوتە ئەو ڕادەیە کە چەکی ئەتۆمی لێ دروست بکرێت. خۆمان دەزانین لە ڕووی زانستیەکەیەوە دەبێت 90 بپیتیندرێ اینجا دەتوانێت چەکی ئەتۆمی لێ پێی بێنرێ لە خوار ئەم ڕێژەیە چەکی ئەتۆمی لێ دروست ناکرێت تەنها بە مەبەستی لە مەجای ئاشتی وەکو وزەی کارەبا و هەندێک بواری تری خزمەتگوزاری بەکاردێنرێ بەڵام ئەمریکا وەکو بڵێن لەبەر ئەوەی کە هەمیشە ئێرانی تاوانبار کرد بەوەی کە دەستی هەیە لە ململانیەکانی بەتایبەتی لەوەی کە چەند هێرشێکی کردوتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکی بۆ تا ئێستاش ئەمریکا دژایەتی ئێران دەکات و هەتا ئێستاش ئەو کێشەیە هەرچەندە چەند وڵاتێکی ئەوروپی بەتایبەتی وەکو بەڕێتانیا و فەڕەنسا ویستیان ئێران بخەنەوە ناو ئەو اتفاقیە بەڵام هەتا ئێستاش ئەو کێشەیە باڵپێسراوەتەوە زۆر باشە بەڕێز بەرام لەو کێشانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە چارەسەر نەکرێت. زۆر جار دەوترێت دنیای سیاست لە دوای کۆڕۆنا وەکو پێش کۆڕۆنا نییە. ینی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم دەستەواژەیە ڕاست دەبێت یاخود ململانەکان هەروەکو خۆیان دەبن. بەدڵنیاییەوە چونکە دەرهاویشتەکانی دوای کۆرۆنایەوە سەرەتاکەشی ئێستا ینی تۆ تەماشاکە بە سەدان و هەزاران کارگە و ئەوانەی کە بڵێن بەرهەمی جیهانیان هەبوو لە کار کەوتون بە مەلاین کەس لە ئیش بووە ینی ئەتوانم بڵم داڕمانێکی ئابووری بە دوای خۆیان ئەهێنێ ڕەنگە بۆ چەندەیەک ئەمە کاریگەریەکان دروست ینی کاریگەریەکان زۆر وەگەڵێ تەسیراتی لەسەر جۆری ئەو پەیوەندیانە هەبێ و جۆری ئەو ململانانەی کە لەم ناوچەیە ئەگوزەرێ. مەسەڵەن ئەگەر باسی هەرێمایەتی بکەین کۆماری ئیسلامی ئێران ئەگەر لە زەمنێکە ئەیپەرژێتە سەر ئەوەی لە پایتەختی چەند وڵاتێکە حەزوری هەبێ حتمما ئەم حەزورە دافعێکی اقتصادی ئەبێ لە پشتیەوە هەبێ بەڵام دوایەم ئەزمەیە ئایا ئەو بەو تەوژمە ئابوووریە ئەتوانێت پاڵپشتی ئەو تەواجودی خۆی بکە یاخود پاشەکشەیەەکە و ئەبینین تورکیا مەسەن وجودی لە لیبیا لە تەحالفی لەگەڵ قەتەرا و لە زۆر شوێن ئەوێ حەزوری خۆی بسەلمێنێ ئایا کۆرۆنا ینی بیرمان نەچێسە کۆرۆنا نەگەیشتوێتە ئەوەی بڵێن حەسم بووە یا مەترسیەکانی ڕەویەوەتەوە چونکە تا ئێستا هیچ لقاحێک هیچ ڤاکسینێک نەدۆزراوەتەوە ئەگەر ڤاکسینیش بدۆزرێتەوە فترێکی زۆری ئەوێ کە ئەمە شتێکی طبیە بزان ئایا دەرهاویشتەکانی ئەم عیلاجە باشە یاخود باش نییە گریمان تا کۆتایی ساڵ ئەم تەنگەژەیە بەردەوام ئەبێ ئەتوانین بڵێن کاریگەری ئابوووریەکان تەئسیر لەسەر کاریگەرە سیاسەکانەکان و کاریگەرە سیاسەکانیش تەئسیر لەسەر جۆری پەیوەندەکان و جۆری ئیدارەدانی ئەو ململانێنەی کە لە ناوچەکە هەیە و
لە دەولی هەیە کاریگەری لەسەر دروستەکە بۆیە ئێستا یعنی ئەگەر بە شێوازێکی دوورتر تەماشای بکەی ئابووری ئەمریکی لە بەرامبەر ئابووری سینە سین بە شێوازێکی سەرسوڕهێنەر ناتیجی مەحەلی ساڵانە زیاد ئەکات و ئەمریکاش لە ئاستێکا یعنی گیری خواردووە بە تایبەتی ئەم ئەزمی کۆرۆنایە کە نسبەتێکی زۆر لە ئەمریکیەکان جانیان لە دەستداوە نسبەتێکی زۆر توش بۆەوە بەردەوامیشە یعنی جۆرێک لە ئەتوانم بڵێم فشاریش دروستەکە لە کۆتایی ئەم ساڵا هەڵبژاردننی ئەمریکا و ترامپ ئەوێ جارێکی کە دەربچێتەوە ئایا چی وەرەقەیەک بەکارهێنێ بۆی خەڵکی ئەمریکی پێ قایلکە لە کاتێکا لە ڕووی سەحیەوە یعنی سیرەکەین ئەمریکا لە ڕووی هێزی سەربازی لە ڕووی تەواجودی دەولی کاریگەریکی زۆر تەواوی هەبوو بەڵام لە بەرامبەر ئەزمەی ڤایرۆسی کۆرۆنایە ئەو زلهێزە نەمان بینی یعنی هێزی کارکتەرەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگۆڕێ یاخود شێواز و شکلیشان ئەگۆڕێ شێواز و شکلی ئەگۆڕێ بەڵام چۆن بەچی شێوازێک ئەوە ڕادەی بڵین نەهامەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر لەم حەدا بۆستێ نۆعێکە و ئەگەر لە هەڵکشان نابێ نۆعێکی کە دێنێتە پێشەوە چکە تۆ ناتوانانی لە ئێستەوە مەزەنەی ئەوە بکەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئاستێکە ئەوەستێ ناتوانانی مەزەنەی ئەوەی بکەی کاک بڵین کوشتاری یاخود لە ناوبردننی مرۆڤایەتی تا چەند سەر ئەکەوێ و ناتوانانی مەزەنەی ئەوە بکەی تا چەند ئەم پەیگیریە یا حەجری مرۆڤایەتی کە تەسیل لەسەر ئینتاج ئەکا کە تەسیل لەسەر دەخلی گشتی وڵات ئەکا کە تەسیل لەسەر دەخلی تاگەکە و ئەمانە تاکەی بەردەوامە بێ و تاکەی ئەم ڤایرۆسە لە درێنەوەی ڕۆحی ئینسانەکان بەردەوامە بێ. بەڵێ بەڕێز بەرهەم بەریەکەوتنی زۆر هەیە لە کەیسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەت ئێستا خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە ئەم کەیسانەی دری سەردەمێک بێت کۆتاییان بێت پرسیارەکە ئەوەیە ئەمانە ئەم کەیسانەی کە هەن کەیسی نەتەوەیتیایە مەسهەبیە دینیە سیاسیە سنووری دەستکردا ئەشتنەوە سەر ڕێژکەی بنەڕەتی خۆیان یاخۆ درێژە بەم ململانەیە ئەدرێت تا کاتێکی دیکەش. شڵاتی ناوەڕاست ئارامی و ئاشتی و سەقامگیری بەخۆ نابینێت تا ئەوەی کە باڵانسێک دروست نەبێت لە نێوان بەرژەوەندی وڵاتە زلهێزەکان بە تایبەتی ئەو دوو جەمسەرە وەکو ئەمریکا و رووسیا لەبەرەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ یەکێک لەو پێکاتانی کە بەڕێزت ئاماژەت پێدان و هیچ کەیسێک لەو کەیسانی کە بەڕێز ئاماژەت پێدان خاوەنەکانیان بکەری ڕاستەقینە نین مەبەستم لە بکەری جوڵێنەری هاوچێشەکان یاخود دروستکردن و گۆڕین هاوچێشەکان نین ئەمانە تەنها وەکو ئەوەی کە سەر بە هەردوو جەمسەرن و جەمسەرەکان دایانجوڵێنن بۆ نمونە ئێستاگەر سەیرێکی بە وڵاتانی عەرەبی بکەین کە دابەشبوونە بەسەر شیع و سوننا یعنی یەک لە کەیسە هەرە گەورەکان کە تا ئێستا بوونی هەیە و ململانی بتێدا بۆتە سەبەبی سەرهەڵدانی ململانیەکان شەڕی تائیفیە نەک تەنها لە عێراق لە لوبنانی شەڕوە بە هەمان شێوەیە ئەمانە دابەشبوونە بەسەر دوو جەمسەرێکیان کە ئێرانەوە ئێرانی شەر وەکو پێشتر ئاماژەمان کە سەر بە رووسیان و جەمسەرێتریش کە عەرەبی سونن ئەوانە دابەشبوونە بەسەر وڵاتە عەرەبی سونیەکان و تورکیا ئەو جەمسەری کە سەر بە ناتۆ یاخود کە ئەمریکا ڕابەرایەتی دەکات کەواتە هەتا باڵانسێک دروست نەبێت لە نێوان بەرژەوەندیەکانیان بەرژەوەندی ئەو دوو جەمسەرە ناتوانرێت دەست ببرێ بۆ چارەسەرکردنی ئەو کەیسانی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بۆ نمونە کە لە وڵاتی عێراق ئەگەر زۆر دوور نەڕۆن و نزیکتر بگەڕین و باسی بکەین لە عێراق تا ئەو کاتی کە وەکو ئاماژەم پێدا لە ساڵی 2023 کە ئیتیفاقێکە بوو لە نێوان جەمسەری ئەمریکی و جەمسەری رووسی کە ئێران ڕابەرایەتی دەکرد تواندرا گەورەترین دیکتاتور لە ناوچەکە بڕوخێندرێکە ڕژیمی سەدام بوو و دەوڵەتێش تازە بنیاد بنرێتەوە و هەموو پێکاتەکان بەشداری پێ بکرێت تەنانەت لە نووسینەوەی دەستور لەو حکوومەتانی کە پێک هێنرا دوای ئەوە حکوومەتێکی تەوافقی بوو بەڵام دوای ئەوەی کە ململانیەکان زیادی کردو و ململانیەکانیش لەبەر زیادکردنی فەرزکردنی هەژمونی خۆیان بوو وای کرد سەقامگیری وردەوردە کەم کردەوە لە عێراق تا ئەو ڕادەی ئێستا کە هەست بەو سەقامگیری و هەست بەو ئاشتی و ئارامیە ناکە کە لە وڵاتی عێراقدا هەیە
لەبەر ئەوەی هەر وڵاتێک بوون مونە ویلدۆراند باسی ئەوە دەکات دەڵێ سادەترین پێناسە بۆ ئەوی دەوڵەتی پێناسە بکەین بریتێلەوەی بریتێ لە بوونی ئاشتێکی کۆمەڵایەتی ئەگەر ئێمە لە هەر تاکێکی عراقی بپرسی ئایا ئێستا لە عراقدا شتێکی بەناوی ئەوەی کە پێی بڵێن ئاشتی کۆمەڵایەتی نەخێر کەواتە نەبوونی ئەو ئاشتی کۆمەڵایەتی وای کردوکەوە نەتواندرێت دەوڵەتێکی مؤسساتی ڕێکخراوی بەڵام بەڕێز پێگەێنرێت و کۆمەڵێک پرسیارەکە لەسەر بکەین ینی سەر هەڵبدەنەوە خاوەنی کەیسەکان دانیشتوانی ڕەسەنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شپێکیان هەیە لە ململانەیەدا ئەنەگەر بینیمان لە 1-2 ساڵی ڕابردووە بەشێک لە کەیسی عەرەب ئیسرائیلە لە بەرژەوەندی ئیسرائیل یەکلا کرایەوە ئای ناکراوە وردە وردەم کەیسانە یەکلا بکرێنەوە بەڵێ خۆمان دەزانین کە رووسیا سربەجەمسەری ئەمریکایە و چەندین جاریش لە مەجلیسی ئەمن ئەگەر تۆزێک بگەڕینەوە بەرەو ڕابردوو بەرەو مێژوو بگەڕینەوە چەندین جاریش ئەوانی کە سربەجەمسەری رووسیان بەتایبەتی رووسیا و چین زۆرترین جار ڤیتۆیان بەکارهێناوە لە قەزی ئیسرائیل و فەڵەستیندا بەڵام هەروەکەوەی جنابەت ئاماژەت پێدا ئیسرائیل لەبەرەوەی پاڵپشتێکی گەورەی ئەمریکایەوە یەکێکە ینی ئیسرائیل بۆ ئەمریکا وەکو ئەوە نییە کە تورکیا بۆ ئەمریکا بێ ئیسرائیل یەکە لەو دەوڵەتە لە هاوپەیمانە هەرە بەهێز و بە قوتانی کە ئەمریکا پاڵپشتی دەکات بەڵام هەرچەندەکەی وەکو جنابەت ئاماژەت پێدا بە تاک لایەنانە تاک جەمسەر یەکلای کردووە بەڵام ئایا لە ناوچەکەدا لەو ناوچەیە کە پێی دەڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەحدیدی و بە دیاریکراویش لەو ناوچەیە کە لە ئیسرائیل یاخود لە فەڵەستین ئایا هەتا ئێستا ئەو شتێک کە پێم باسمان کرد کە بریتێ لە ئاشتی کۆمەڵایەتی ئایا ئەو ئاشتی کۆمەڵایەتیە بوونی هەیە تا ئێستاش شەڕ و ئاژاو ململانیەکان بوونیان هەیە بەڵێ کەواتە هەر شتێک تاگلانەن هەر جەمسەرێک یەکلایی بکاتەوە لە بەرامبەردا جەمسەرەکەی تر پێ ڕازی نابێت و هەر هیچی لەدەست نەبێت ئاژاوە جێڕوو و ململانی و شەڕ و ئاشوب لە ناوچەکەدا دەنێتەوە کەواتە ناتوانرێ لە کات لە حالەتی بوونی ئاشوب و نەبوونی ئاشتەوای و بوونی شەڕ و ململانێ ناتوانرێت دەوڵەت پێک بێنێت ناتوانێت ناوچەیەکی ئارام پێک بێنرێت لەبەر ئەوەی بوونی دەوڵەت پێکێنانی دەوڵەت پێویستی بە جەوێکی ئارامە پێویستی بە ئاشتەوایکی کۆمەڵایەتی هەیە بۆیە هەتا ئێستا ئەو ئاشتی کۆمەڵایەتیە لە هیچ شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حەز ناکێت کە بوونی هەبێت لەبەر ئەوەی ئەو دوو جەمسەر هەتا ئێستاش بەردەوام لە ململانیەکانی خوانەوە تا ئێستاش نەگەیشتونەتە تەوافقی یاخود دروستبوونی باڵانسێکی بەرژەوەندەکانی خوان لە ناوچەکەدا زۆر باشە بەڕێز جەبار هاوڵاتی ڕەسەنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێک نییە لە ململانێ بەڵام ململانەکانی پێ ئەکرێت و بۆتە مرۆڤێکی دەرەجە دووش پلە دووش لە جیهاندا تەماشا دەکرێت چکە وات سەری کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکرێت کە ئەمانە تیرۆریستن ئەمانە لەگەڵ دیموکراسیدا ناگونجێن ئەمانە ململانیان هەیە لە کاتێکدا لایەنێکی دیکە کارکتەرەکانی دیکە هاتون ئەمایان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست کردووە ئەنی کەی ئەم بابەتە یەخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرئەدات زانی خاڵێکەیە دابدرێت و بچێتەوە سەری دیار یاخود دەبێت ئەمە بەردەوام بێت خۆی باشتر وایە ئێمە پێشتر جیهان دابەشە بوو بەوەی کە جیهانی سێ بە وڵاتە دواکەوتەکان ناو ئەبراوە جیهانی پێشکەوتوشمان هەبوو بەڵام دواتر مەسەڵەحێکی تازە هاتوتە پێشەوە کە ئەتوانین بڵێن جیهانی باکوور و جیهانی باشوور جیهانی باشوور بەم منطقە و ئەو وڵاتانی کە تازە خەریکە گەشەکەن یا هەوڵێن بۆی گەشە بکەن پێکێنەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەمان هەیە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بچووکمان هەیە تەرکیزەکەمان با لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بچووک بێ ئەو کێشانەی کە لێرە هەیە هەر بەوەی جەنابەت ئاماژەت پێدا کێشەی عەرەب ئیسرائیل جۆرێک لە چارەسەر ویسترا بۆی بدۆزرێتەوە کە بە سەفقەی قەڕن ناسرا و سعودیە مەسڵ ئەردەن کۆمەڵە لە وڵاتە عەرەبیەکان پێشوازیکی باشیان لێکرد یەک دوو کۆبوونەوەی لەسەر کرا یعنی جۆرێک بوو لە چارەسەر لەوەی لە سینایە بەشێک لە ئەرزەکان بدرێ بە فەڵەستینیەکان و ئاوارەکان نەگەڕێنەوە لەوێ نیشتەجێ بن و جۆرێک لە حکومڕانی بۆ عەرەبەکان دروست کرێ ئەمە مەسلەی کرۆنا ئەمەی پاشەکشە پێکردووە یەکێ لە کێشەکانی تر کێشەی فراوانبوونی نفوسی ئێران و چۆن لە حەدێکە ڕابگیرێک ئەمە خواستی زۆربەی وڵاتانی سونە نشینەکانە یا ئەتوانین بە جۆرێکی کە بڵێن خواستی ئەو وڵاتانەیە کە ئەنوێت لەم هەرێمەیە ئەوان ئاغابن نەخو ئێران ئاغابێت بۆی ئەم نفوسە کەم کرێتەوە پەنایان بردووە بۆ هاوپەیمانەکانیان کەوانەی هاوبەرژەوەندین پێکەوە کە
ئەتوانین بە ئەوروپا یاخود بە تایبەتی بە ئەمریکا بیشوهێنین. کێشەی ئیرهابمان هەیە کە پێشتر ئاماژەم پێیا سیستمی نوێی جیهانی کە لە 2001ەوە بانگەشەی بۆ کرا ئەوەیە هەموو جیهان ڕیز بووە لە بەرامبەریشە ئیرهاب هەیە. تا ئێستا ئیرهاب دەرهاویشتەکانی کێشەی دنیایەک وەگەڵێ مخەیەمات هەیە، دنیایەک هیجرەی بە کۆمەڵ هەیە، یعنی کۆمەڵی مزعفات هەیە هێشتا هەر بەرۆکی ئەم منطقەی بەرنەیاوە. کێشەیەکی کە هەیە لەوانەیە لە داهاتووە ببێتە گەورەترین کێشە کێشەی ئاو و چۆنێتی تەوزیعکردنی ئەو ئاوە شیرینەیە کە لە ڕێگەی بربەست و سەدەکانەوە کە لە مەسەلەن لە ئێران کە کاریگەری لەسەر عێراق بوو، لە تورکیا بە هەمان شێوەوە بۆ وڵاتانی تریش هەر دروستە، ئەمەش جۆرێکە لە کێشە. کێشەی زیندووبوونەوەی وەگوتم نەمانی یەک جەمسەری و دەرکەوتنی چەند جەمسەرێکی تر کە خۆی ئەبینێتەوە لە سین، لە رووسیا جاربەجار باسی هەند ئەکرێ و ئەوروپا ژۆکو وەحدەیەکی متەکامل کە ئێستا ڕەنگە تووشی تەنگەژە بوو و پاشەکشەی تا ڕادەیە کردووە. بەڵام ئەسڵی مۆزوعەکە لەبەر ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ناوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو کۆمەلگانی کە لێرە ئەژین زیاتر فرەجۆرین و ئەو سیستەمانەش کە ئەم فرەجۆرێ بەڕێوە ئەبا هاوسەنگ نایەتەوە جۆری حکومڕانەکە لەگەڵ جۆری ئەو تەنەوەعی کە هەیە لە کۆمەلگاکانە یەک ناگرێتەوە. بۆیە هەموو کاتێ هێزەکانی دەرەکی زۆر بە ئاسانی ئەتوانن یاری بکەن لەسەر مەشاعری ئەم تەنەوەعە بۆ ئەوی ئاژاوەیەک دروست بێت لە مەسلحەتێکی سیاسەتێکی بەریتانی هەیە ئەڵێ جای کەرەوە بۆ ئەوی خۆ تۆ سودمەند بی فەرق تەسود، یعنی ناکۆکی دروستکە جاکردنەوە دروستکە تۆ لە ئەنجامە کە باڵادەستی تۆ سوود ئەبینی و ئەبی بە ئاغا و کوێخای ئەوان. بۆیە ئەم منطقەیە ڕەنگە ئەگەر مبالغە نییە بڵێن پێویستی بە شۆڕشێکی ڕۆشنبیری هەیە تا نرخی ئینسانیەت و حڕێتی یاخود سربەستی ئینسانەکان ئینسانیت ئەمان خوان لە دەستیان نەداوە، ینی ئەو وڵاتانە دێن ململانی لەسەر دەکەن ئینسانیت، ینی وایان لە کردووە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوەندی پێگەیاندنی تیرۆریست بێت. بۆچی لە وڵاتێکی ئەوروپی نابێت تیرۆریست پێ بکە؟ ئەمە ململانەکانە وهای لێ کردووە. ئاین دەکری ئەمە هەنگاوێک بنێت بۆ پێشەوە کۆتایی بەم سەردەمە بهێنرێت. زانین چیکە یوسف ئێمە ڕاستە زۆربەی تیرۆریستەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی ئەو دەوڵەتانی کە جۆرێک لە کەپتی تیا هەیە ئەمانە دەرەکەوێت. بەڵام تۆ بیرکەرەوە لە وڵاتانی ئەوروپا کە کەسێک لێرە 20 ساڵە لە ئەوروپا ئاژی ژیانێکی ئەوروپی هەیە کەچی بە تیرۆریست دەرەچێت، کەواتە ئەمە جۆری بیرکردنەوە و جۆری ژیانی تاکەکان فەرقی هەیە و ئەو سیستەمەی کە مامەڵی لەگەڵ ئەکا. یعنی تا ئێستاش دوای ئەوەی کە ئەمە لە داعشەوە ئەم دەستەواژێ هاتە ناو دنیای تیرۆرەوە کە ڕۆژ ئاوایەکانیش ئەبنە تیرۆریست. بەڵام مەبەستم دانیشتوانە ڕەسەنەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. ئەگەر باسی تیرۆریست یا توندڕەوی بکەین لە مەسیحێتیشا توندڕەوی هەیە، مەسەن نازیەکانیش دەسە هەر وجودیان هەیە لە ئەڵمانیا کە جۆرێک لە توندڕەویان پێوە دیارە، لە ئەمریکا سپی پێستەکان بەرامبەر ڕەش پێستەکان بە جۆرە لە یعنی لە هەموو دنیاە ئەتوانین بڵێن جۆرێک لە توندڕەوی بەدی ئەکرێ. بەڵام ئەوەی کە سیستمی تازە ناوی ناو بە تایبەتی وێنەکەی پیشان نابەوەی کە ئیسلام لە پشتی یعنی ئەوە ئیسلامی سیاسی لە پشتی تیرۆرەوەیە، ئەمە لەم منطقەیەوە گوتم ئەو تەنەوەعی کە هەیە ئەوە ئەو بڕوابوونەی کە دروستە بێ لە نێوان گروپ و کۆمەڵە و پێکاتە جاجاکانە لەبەر ئەوەی پانتاییەکی تا ڕادەبەدەر کۆنتترۆل کراو هەیە، ڕەنگە ئەمە ببێتە مای ئەوەی و جۆری پەروەردە و جۆری فێربوونەکانیش کاریگەری هەیە کە ئەم توندڕەوێ بەردەوام بێ و نەتوانرێ بە ئاشتی و پێکەوەی، چونکە ئاشتی و پێکەوەی کوردستانی ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە کە هەموو خێروبێری وڵات بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا بوو، حتمما ئەویش دەسەگرێ بە دەوڵەتەکەیەوە و خەمی ئەخوا. بەڵام ئەگەر کە بینی ئەو مەحرومە و کۆمەڵێک وەگەڵێ بەخشندەیە، حتمما بیر لە ڕێگە چارەیەکە کاتەوە ڕەنگە ئەو ڕێگە چارەیەش کە من و تۆ پێمان هەڵەیە، بەڵام لای ئەو بەڕاستی وەگەڵێ بنیاتی نابێت. زۆر باشە. بەڕێز بەرهەم، کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر وەکو یەکێک لە کەیسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەماشا بکەین، دەکرێت بڵێ کورد تاکە نەتەوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەوڵەتی نەبێت، جیاوازی نەتەوەیی بەرامبەر ئەکرێت، جیاوازی تەنانەت دینی و مەزهەبیش بەرامبەر کراوە. ینی دەکرێت کەیسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو کەیسەکانی دیکە تەماشا بکرێت یاخود دەبێت جیاوازی بکرێت لەم کەیسەدا؟
بەڵێ خۆی کەیسی کورد کەسێکی مێژوویە ئەوە نییە تا ینی چەند ساڵێک بێ سەری هەڵدا بێ کۆمەڵێک ینی عوامل و هۆکار و ینی ئەسبابی خۆی هەیە ئەسبابی سیاسی مێژووی زۆر دوور و قۆڵی هەیە کە ئێستا کاتی ئەوە نییە ناتوان بپرژینە سەر هەموو ئەو هۆکارانە کە باسی بکەین بەڵام یەک لە تاکە هەرە هۆکارە بڵێن زەخەکان کە ئێستا کە هەستی پێ دەکەین بریتێلوەیە کە ئێمە نەمانتوانیوە ینی هەندێک کارتی بەهێزمان بەدەستەوە نەبووە بتوانین کاریگەری ئەوتۆمان هەبێت لەسەر جەم سەرە گەورەکانی دنیا کە بتوانین پاڵپشتیمان لێ بکەن و یاخود دەتوانین بەواتایش کە بڵین هێشتا زل هێزەکانی دنیا پیان وانە بووە ئێمە ئەگەر ببین بە دەوڵەت ئەوان وەکو دەڵێن سوودمەند دەبن لەوەی کە ئێمە بکەن بە دەوڵەت بە پێچوان و هەمیشە پشتیان تێکردوون لە چەند مەرحەلەیەک لە قۆناغی لە قۆناغەکانی مێژوویدا پاڵپشتیان کردوون بەڵام لە نیوەی ڕێدا جیان هێشتون بۆیە هەمیشە سەرکردایەتی کوردی شیعارێکی بووە پێی وا بووە کە تەنها چیەکان لە پشتمانن و پێی وا بووە کە هیچ لە وڵاتێک و هیچ زل هێزێکی دنیا پاڵپشتی کوردی نەکردووە مەرحەلەیەک تا ئەو کاتی کە ئیشی بە ناوچەکەی هەبوو ئیشی پێ هەبووە پاڵپشتی کردووە دوای ئەوە هەتا تەنانەت بینیمان لە کوردستانی ڕۆژ ئاواش ینی چەندین جار هەندێک جار رووسیا پاڵپشتی کوردی کردو دوای جێهێشتووە و یاخود ئەمریکا پاڵپشتی کردو و لە هەندێک قۆناغدا بڵین پاڵپشتی خۆی بۆ دووپات کردوت و ئەمیش هەر بەجێ هێشتۆ کەواتە تا ئێستا ئێمەی کورد نەمانتوانیوە بە جۆرەی پێویست یاخود ڕاستتر ئەوەی بڵین زل هێزەکان پاڵپشتێکی تەوایم نەکردوون خۆ دەزانن ینی ملەتێکی وا کە ژمارەی دانیشتوانی هێندە زۆرە کە بۆ ئەوان پاڵپشتی جنوبی سوودان دەکەن لەبەر ئەوەی کە بۆ نمونە سەر بە دیانەتێکن یاخود ئەوان کۆمەڵێک مەساڵحیان هەیە لە ناوچەکەدا پاڵپشتی دەکەن کەچی پاڵپشتی کورد ناکەن ئەوە یەک لە هۆکارەکانە کەواتە مێژوو غەدرێکی زۆر گەوری لە کورد کردووە ئەو شتێک کە لە یاساشدا هەیە لە یاسای نێودەوڵەتیشدایە کە باس لە مافی چاری خۆنووسین دەکات کە مافی کورد بێ بەڵام بەی شێوەیە وڵاتە زل هێزەکان بڵێن ئەو یاسایانیان جێبەجێ نەکردووە کە خۆشیان داڕێژەری ئەو یاسایانە بوون کە یاسای نێودەوڵەتیە بریتە لە مافی چاری خۆنووسین ئەوانە بەڵام ئەوان زیاتر لە بوعدی بەرژەوەندەکانی خوانەوە سەری نەتەوە و پێکاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کردووە نەک لەوەی کە ئایا چەند پێکاتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مافەکانیان چیە بەڵکو تەنانەت شتێکەیە هەندێک لە فوقەهای قانون پێی ناڵێن قانونی دەولی بەڵکو پێی دەڵێن عیلاقاتی دەولی چونکە هەتا ئێستا وان پێیان وانییە ئەوە چوو بێتە بازنەی قانونەوە لەبەر ئەوەی هەر وڵاتە زلێزەکان خۆیان داڕێژەری ئەو یاسایانن وارە خۆشان پێشێل گەورەترین پێشێلکەری ئەو یاسایانن لە ناوچەکەدا. بەڵام مەبەستەکەی من زیاترەوەی ینی دەکرێت کۆر کەیسەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەماشا بکرێت یاخود دەبێت کەیسی کورد جیا بکرێتەوە بەتایبەت کە دەوڵەتی نییە. نەخێر من پێم وانە لە کاتی ئێستادا ئەوان بە هیچ شێوەیەک بابەتی کەیسەکانی کورد زۆر بە گەورە سەیری بکەن بەڵکو لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خوانەوە سەیر دەکەن تەنانەت ئەگەر لە تۆزێک بگەڕێنەوە دواوە لە کاتی ڕێفراندۆمیش جۆن کێری چۆن کە هاتە عێراق و وتی ئێمە لەگەڵ یەک پارچەی خاچی عێراق داین کە هەروەکو میکاڤیلیش دەڵێ سیاست بریتە لە فەنی ممکنات یعنی هەر ئەوەیە کە ئێستا کە کورد ناتوانێت داوای دەوڵەتی سەر بخۆ بکە لەبەرەوە ئەو کاتیش کە کورد داوای ڕێفراندۆمی کرد وڵاتە زل هێزەکان زۆر بەڕوونی تەنانەت وڵاتە ئیقلیمیەکانیش باسی ئەویان کرد کە ئاماژەیان پێدا کە ئەوان بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نین کە خاچی عێراق پارچە بێت بەڵکو لەگەڵ یەک پارچەی خاچی عێراقن ئەوان ئەو وڵاتە زل هێزانە زۆر بە چاوێکی بڵێن مرۆڤ دۆستانەوە سەری کەیسی ئەو نەتەوە ئەو پێکاتانە ناکەن بەڵکو لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خوانەوە سیر دەکەن ئەوان تا ئێستا پیان وانە بووە کە دەست بردن بۆ چارەسەرکردنی کەیسەکانی کورد بەشێک دەبێت لە بەرژەوەندەکانی ئەوان بۆیە پیان وا بووە بەڵکو بۆ فەرهەمکردن یاخود دەستەبەرکردی بەرژەوەندەکانی خوان ئەوە بووە کە بەی شێوەیەک دەست بۆ ئەو بابەتانە نەبن ئەو کەیسان نەبن کە تایبەتە بە کورد و یاخود هەر پێکاتی شتی لە ناوچەکەدا بۆ نمونە چەندینێتەوە بۆ نمونە ئەرمەنەکان کاتی خۆی ئەگەر ئەو مێژووی یاخود
بەڵێ یاخود بوونی جوەکان لە عێراقدا ئەمانە کۆمەڵی کەیسی ئینسانی ناتا ئێستا کە من پێم وانە هیچ وڵاتێکی زل هێز تەنانەت نەتەوە یەکگرتوەکانی دەستیان بۆ ئەو کەیسە ئینسانیانە نەبردووە کە پێویست بوو دەستی بۆ ببن. بەڵێ بەڕێز جەبار ئێستا کە کارکتەری نوێ هاتوتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە خەڵکی ناوچەکە جاران ئومێدێکی زۆریان بە ئەمریکا هەبوو ئێستا توان ئومێدەکانیان بگوازنەوە لە ئەمریکا و بۆ ئەوکانی دیکە وەنونە رووسیا چین تەنانەت ئێرانیش نەخێرەوە ئەتوانم بڵێم گرەوێکی یا پاڵپشتی و مەزەنەیەکی تا ڕادەیەک هەڵەیە ئەگەر بیرمان بێ ئێمە لە سەرەتای بەهاری عەرەبیە ئەو فشاری کە کۆمپانیا زەبەلاحەکانی سەرمایەداری بە حەجەی ئەوەی هەندێک لە وڵاتان بازاڕەکانیان ناکەنەوە بۆی کاڵاکانیان سەرف بێ و ئەمان بەرهەمیان بەردەوام بێ و قازانجەکانیان کەڵەکە بێ هاتن نەخشەی ئەویان کێشا کە بەبێ ئەوەی فیشەک بتەقێن لە ڕێگەی سۆشیال دیموکراتەوە بینیمان لە سۆشیال میدیاوە بینیمان لە تونس دەستی پێ کرد و کۆتاییەکەی لە سووریا گیری خوارد بەڵام ئەو ئەزمونەی کە لە میسر زەنجێکی مەترسیداری لێدا بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەوانەی کە بە ناوی مافی مرۆڤ و دیموکراسیەوە ئەم سیستەمانیان ئەڕوخان کە سەرکەوتنی تەیاری ئیسلامی بووە لە ئەزمونی یەکەمیشە ئەویش جۆرێک لە مەترسی بۆ ئیسرائیل و بۆ ئەو بەرنامەی کە غەرب و ئەمریکا قیادەیە کرد دروستی کرد جۆرێک لە ذهنیەتیان گۆڕا لە بەرامبەر ئەو سیستەمە دیکتاتۆرانی کە هەیە و هەر بۆیە ئێستا خاوبوونەوەیەکیش لە بەرامبەر سووریا یاخود ئەبینین لێرە و لەوێ لەو وڵاتانەی کە بەهاری عەرەبی شتیان ڕوویاوە کاتە بە خەڵەکە شوێن کەوتی ئەمریکا بێت لەم قۆناغەشدا نەخێر یا بیگۆڕن ئەبێت مەبەستم چییە لەوەی نەخێر ئەبێ خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو سیستەمەی کە دێتە پێشەوە لە تاکجەمسەریەوە ئەڕوا بۆ چەند جەمسەری یعنی تۆ جارێ لە ناوخۆی خودی خۆتە ماڵی خۆت کۆکەرەوە لە ڕووی مافی مرۆڤ و لە ڕووی گەندەڵی و لە ڕووی حکومڕانی و ئەو سیستەمی کە پیادەی ئەەکەی سیستەمێ بێکە لانی کەم ینی متمانەبوونێک لە نێوان جەماوەر و لە نێوان دەسەڵاتی حکومڕانە دروست بێ ئەو کاتە ئەتوانی تۆ یاری بکەی لە سیستەمی سیاسی جیهانیە بە ئاراستی ئەوەی بەرژەوەندەکانن لەگەڵ بەرژەوەندی کامێک لە قوتبەکانە یەک ئەگرێتەوە بۆ ئەوەی تۆ بتانی لانی کەم هەنگاوێک بەرەو پێشەوە بنی نەک لە وەگەڵە بەسیترین پەرچەکردارە تۆ کەویتە بەردەم منگەنەکە و لە بینی ئەم چەند قوتبانی کە وردەوردە سەر هەڵەدەن تۆ هیچ ببی بە وەگەڵە ئاردی ناو دڕک. بەڕێز جەبار محەممەد سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسەکان سوپاس. هەروە بەڕێز بەرهەم کەلهوڕی چاودێری سیاسی سوپاس بۆ تۆشکە لە هەولێرە و لەگەڵماندا بووی ئێوەش خواتان لەگەڵ.